دوا بەرنامەی وەرزی سێمی باوەڕنماش ئیترەمە دوا خولەکەکانێتی وەکو نەریتی بەرنامەکە و بەڕاوێژ بە مامۆستایان هەمیشە حەزەکەم بەرنامەی کۆتایی لە بەرەوەی کاتی بەرنامەکە ئەکەوێتە بەردەم یەکەم ڕۆژی جەژن و ئەکەوێتە بەردەم کللتوری گردن ئازایی و داوای لێبوردن و ئەم بابەتە زۆر بەلامانەوە گرنگە داوای لێبوردن پرسی لێبوردەیی هەموو ساڵەکەر باسکەینەوە. گۆشەی ئەم ساڵ گۆشەیەکی جیاوازتری داوای لێبوردنە. من تێڕوانینێکی خۆم هەیە بۆ خۆمم کردووە بە یاسا هەندێک جار بۆ بەرامبەرەکە شەکەم بە یاسا کە ئەمە منم و هیوادارم تۆ جوابی بە کەسی بەرامبەر یعنی داوای لێبوردن بە بۆچوونی من هیوادارم دکتۆر ئەمە ئەگەر تێڕوانینەکەم ناڕاستە هیوادارم ئامۆژگاریم بکەی لە ناو بەرنامەکە. من پێم وایە داوای لێبوردن ئەوەندە جوانە کە قورس بێ، داوای لێبوردن کە بوو بە وشەیەکی ڕۆتینی ڕۆژانەی دووبارەکراوی پینەکردنی هەر هەڵەیە کە من ئەیکەم بەخوای تر قیمەتی نامێنێ. جا من تەرجەمەم کردو ئەڵێم ڕەنگە ژیانی من 5 بوتڵ خوێن بێ بۆ نمونە هەر داوای لێبوردنێ بە بوتڵێ خوێنی شکات. کاتێک کە من وتم داوای لێبوردنەکەم هەستکەم بوتڵێ خوێنم لێڕوە، هەستکەم پارچەیەک لە گیان مەڕوە بۆی کە قورس بێ لام داوای لێبوردن کە داوای لێبوردنمان لا قورس بوو هەڵەش ناکەین. ئەمە بە جۆرێک لە جۆرەکان یاسایەک کە بۆ خۆم نووسیومە بۆ خۆشم بەکارێنم کە هەمیشە ئەڵێم داوای لێبوردن با پرۆسەیەکی قورس بێ، با وشەیەکی قورس بێ کە من هەر دڵی تۆ مێشان و مامۆستا داوای لێبوردنەکەم و تۆ بڵێ دەی لێبوردە بە قەیچەکە ژیان ناڕوا. وەک لە بەرنامەی پێشوومە تۆزێک زۆر بوو بە باو لە ناو سۆشیال میدیا کاڵم تۆ تەمەنێک دڵی منە ڕەنجێنی، تەمەنێک ئازاری ڕۆحی منەی، تەمەنێک ئەم سووتێنی و ئەم بڕی و ئەم کوژی بەیانیەکی جەشن بە دەچرکە ڕۆحی خۆت ئاسوودەمەکە بەمووی بەمنەڵی گردن مازاکە. وەڵا گردن ئازایی وانیە. جا گۆشەی ئەم شەوی بەرنامەکە دکتۆر زۆر جوان تعبیرێکی بۆ کردووە داوای لێبوردن لە سەردەمی سکرین شوتە. جەنابەت ئەم شەو ڤیددیوەکە لەسەر من کردووە یا وێنەیەکی منێ بڵاو کردوتە یا کۆمنتێکە لەسەر من نووسیوە هەڵە بووی، بەڵام هەزاران کەس سکرین شوتیم کۆمنتیان کردووە لە کاتێکا کە مامۆسا دوای سەعاتێک سڕیوێتەوە و داوای لێبوردنی لە منیش کردووە. ئەیلای ئەو خەڵکە چی؟ ئەیلای و کەسانی کە سکرینیان کردو و لای خۆیان هەڵیان گرتو و لینکەکان بۆ ئەم و بۆ ئەو ناردو. داوای لێبوردن لەم شوێنە چۆن چۆنیەکری. فەرموو دکتۆر. دەست خۆش بێ کاک دەروونگیان بەر لە دەستپێکردن ئەمە تقریبەن ڕەمەزانی سێهەمە و کۆتایی بەرنامەکانە و لەسەر شاشە لەگەڵ ئەم دووبرا گەورەمە خزمەتی جەنابتا قسەمان کردووە، ملاحەزەمان بووە لەسەر قسەی یەک، ڕەئی جیاوازمان بووە و لە ئەخیرات هەرچیە جارە بە پێکەنین نانێکمان خواردە و چوینە سۆ بۆ ژووری ئیسراحەتمان و بەیانی وەکو حمامێک کرد بێ و تازە ئەبی تۆ هاتین دانیشتینە سۆ نەگەیشتووە بە ئاستێک داوای لێبوردن لە یەکتر بکەین ئەوەندە سەفا لە بەرانبەرەکانماناوە. بەڵام من هەر بە پێویست ێزانم داوای لێبوردنێکیان لێ بڕای گەورەی هەڵم کرد بێزانی بێت نەمتوانی بێت قوربانی ئێوەم. من هەمیشە محەبەتی ئەم دوو پیاوە زیادە لە حەد شامڵم بووە بۆیە قوربانی لەو دوایش دووبارە داوای لێبوردنەکەین لەو خەڵکە بڕێکات شاید نەمانتوانیوە حەقی بابەتەکە بدەین کاتێکە بۆ ئێمە دانایە نەمانتوانیوە پڕی بکەینەوە. دوای ئەم داوای لێبوردنکردانە بە بێنە سەر لێبوردنێکی نوێ لەم سەردەما لێبوردن وەکو سەردەمی کۆن نییە. بۆ نمونە هێمە لە سەردەمی کۆنا هەڵەیەکمانە کرد ڕەنگە دوو شوان لە شاخێکە دوو خوێنکار لە مەکتەبێکە
کەس نهاتایەتەوە ناوەڕاستە و کەس ئاگای لێنەوەیە فقط کات پیدایەوە ملیا 2 ڕۆژ دواتریش بگەیان یەک داوای لێبوردنیان بکردایە هەر کەس پێی نەزانایە و ئەگەر دڵیان پاک بکردایە تۆی تر تەواو بووایە وەلێ ئەمڕۆ وای لێ هاتێ تۆ هەر قسەکە لە دەم و دەرچووە ئەتوانێ بگێتە ئەو پڕی عالەم و لە لای هەموو کەسێک تۆمار بکرێ و کەسەکان لەسەر ئەو شتە بڕیار لەسەر تۆ بدەن ئەگەر ئفترا بێت ئەگەر درۆ بێت ئەگەر تۆمەت بێت ئەگەر ئازار بێت ئەگەر قسەی ناشایست بێت ئەگەر وێنەیەکی نەخوازراو بێت ئەگەر پەڕەیەک لە پەڕەنهێنیەکانی ژیانی تۆ بێت کابرا بە عەمد بەزانین بە نەزانین دەری هاوردێ و خستوێتێ تۆڕە کۆمەڵایەتیەکان و خستوێتە سەر سۆشیال میدیا ڕەنگە ئیتر ئێستا خۆیکی 10,000 جار پەشیمان بێتەوە بۆی تازە وێنەیەک لای من ماوە من وا لە بیرما لە سەردەمی زووە زوو ینی زۆر زوونە لە سەردەمی گەنجایەتی مایان و کتێب نووسێک پەشیمان بۆ سۆ لە کتێبەکانی و کتێبەکانی خۆی کڕێت و جوان ێژێ هەر کتێبێک مال لە یارکێ داومە پێی بە 2,000 دینار بە 3,000 دینار لێ کڕمۆ بێرێتیەوە بوو پەشیمان و لە قسەکەی و بایتر نەچوە کتێبەکەی ئەهاوردەوە وەلێ ئیسا تۆ قسەیش بکەیت خۆی چ پەشیمان بوویتەوە خۆی چ داوای لێبوردن بکەی خەڵکلێتی قوبڵ ناکەن چوێ چۆن متمەینەوی داوای لێبوردنەکە ئەگاتە گوێ ئەو کەسە خەتاکەی بینیوێ هیچ وەسیلەیەکن یە بزانی کێ بینی و تابیێنێری بووی بۆیە لەمە و دووە ئەوە ئەشێ بێژین جیهان تەفاوتێک جیاوازیەکی ساختاری عجیبی تەکی جیهانی لەوەبەرا کردێ لەوەبەر تاوانەکان و لێبوردنەکان زۆر جیاواز بوون لە تاوان و لێبوردنەکانی حیساب ئاگاتان لێ بێت چۆن ئێستا گەشتوانین دکتۆر بڵین ئێستا باجەکەی قورسترە باجەکەی قورسترە و گەشەکردنەکەی چی زۆرترە ئەخر ئەوە لە بەرچاو بکە بۆ نمونە ئێمە وەختێ نەمان نەزانی وایرۆس چییە وایرۆس بوونەوەرێکە خۆی ناتوانێت گەشە بکە ئەبێ حتمما بوونەوەرێکی تر بورێ بچواتە ناوی خانەکەی و دێنئاکانی ئەو بورە و خانەیەکی ئەو بورە و میتۆکۆندریای ئەو بخاتە خزمەتی خۆی بێژە ئادەی ئێستا لە من کۆپی بکە و بینێرە بە خێراییەکی سەرسوور هێنەر وایرۆسێکە توانێت لە ڕۆژێکە ملیۆنها جار زاوزێ بکاتەوە نەوەی نوێی لێ بکەوێتەوە و ئەڤولوشن و تەحەوڵ تیا ڕووبدا بۆ نمونە ئێمە ێژین بە 13 میلیارد ساڵ بوونەوەرێک ئەلبەتە بە زمانی داروین بێژینی بوونەوەرێک لە ئاوەها بوو بە مەیمونێک بوو بە پەپولەیەک بەڵام ئێمە لە دەورانی کۆرۆنا بینیمان لە ماوەی 6 مانگە کویدی 19 و کویدی گاماها نازام چیا بازی داجیناتەکەی ئەمێژن پێی گەشەکردنی وایرۆسی یعنی شتەکە خۆشی نەچوە لایەکێکی تر گەشەوەکە ڕێک زۆر ئەبێت بۆ مازان ئاخر گەرەک من ڕێک ئەمە بێژم هاینە سەردەمی گەشەکردنی وایرۆسی تاوان و ڕاستی چا هەم ڕاستی زۆر گەشەکە هەم تاوانیش ئێمە چون باسی لێبوردنەکەین لەسەر چاکەکان من خۆداوای لێبوردن ناکەین باسی تاوانەکانەکەم وەکو وایرۆس لەم سەردەمازیا بێت حتا کەسەکەی ژوا تاوانەکەی کرد خۆی چیتر ناتوانێت بیگرێت تاوان لێکراوەکەیش خۆی چی ناتوانێت بەری بورێت حتا دووەم و سێوەمیش پەشیمان بوونەوە نەوەی دەهەمی تاوانەکەیش کە گەشەی پێکا پەشیمان بێت و تازەیتە بەری ناگرێت بۆ چون هاینە دەورەیەکی هەتایی مانی داتاغا جیهان شەڕی زانیاریەکات زانیاری ئەچوا و زانیاری ئیتر نامرێت تۆمارەوێ ئەوێتە ئەلگۆریتم ئیسا بۆ نمونە جەناب و تماشای وێنەیەکە ئەو ئازیزانە گوێرن لە من ئیمشەو چوونە ئینستاگرامەکەیان فەیسبووکەکەیان بابەتێک دوو جار تماشا بکە جاریسیان بێەوە داوا بکەیت تێتە بەردەست ئەو تاوانە تۆ ناتەسە سەری من کەسێک تاوانی کەسێک تریشی تماشا کردو یارێ منیشە چواتە بەردەست بێ ئەوە تاوانم کردو یا بێ ئەوە هەر با تاوانیشم کردو دەی خۆ من داوای لێبوردنم کرد کوڕە دەی خۆ من خەڵک داوای لێبوردنەکە نبینێ تاوانەکە ئابینێ یان لاوچێ سوتفە بکاوایچی بۆیە لەم دەورە داتا هەر ئەمێنێ چون هەر ئەمێنێ ئیتر وەکو ئەو دەورەکە نییە و ئەمە وەکی بێژی سەیە ئەی جاریە و خێری جاریە ئەمە گوناحێکی جاریە هەر ئەڕوە بەشێکی تر لەم سەردەما کات ئەمرێ وتم شوانەکەتێکی ئەو شوانەکە کرێشەر تا بەیانی شەوێ ئەوم لیا بەیانی لە شاخە گەێنوێک ئاشتیەکەن شەوێدایەوە ملیاوەلێ چون کەس ناتە سەریانێژیم شەو هەر نەوێ کاتەکە ماوە بۆەوە داوای لێبوردن بکەی لەم سەردەما لە دەست دەرچوو تۆ مۆبایلەکەی چی ورد کە چوە نایە تۆ کامێرەکە بشکێنە تەلەڤیزیۆنەکە بشکێنە لایڤەکە بسڕەڕۆت تازە چووە کاورە لای خۆی هەڵیگرتێ کات ئەمرێ لای تۆ بە هیچ شێوەیە دەست ناگێتەوە کاتەوا چووە ئەو ساتوانی لێوار بەردێک خستێسە ئاوێ بەیانە چووی دەرتا هەوردۆ
ئیسا ناتوانانی بچی بێنی کابرای کتێب فرۆش ئەتوانێت کتێبەکانی بکرێتەوە. بۆیە لەم دەورایەمە کەوینە سەردەمێکە پارادۆکسێکی واتیا حەز ئەەکەی بوەخشی هەم دەروونەن هەم عمەڵەن و لێ ناوەخشیت. حەز ئەەکەی داوای لێبوردن بکەی هەم دەروونەن هەم عمەڵەن لێشتی قوبوڵەکەن و لێ قوبوڵ نای. ئەمە پارادۆکسە کەس یعنی ئیسا من تاوانێکم لەسەر تۆ کردێ حەز ئەەکەم بەڕاستی تەواو چون داوای لێبوردنی شتێکی گەرەکە ئەبێت تۆ تێگەیشتنێکت یا دروست بێ کە تاوانێکم کردێ. بابەتی ئەخلاق و عەدالەت بەریتە بەرچاو لەم تاوانە مافی کەسێک و خواردێ هیوادارم قبول بکات مافەکەی پێبیتەوە و باقی شتەکان بە لێبوردن لێ قبول بکات. بۆ نمونە ئەگەر ملیۆنێ دینارە لێت زیە ئەی دەیتۆ پێی هیوادارم ملیۆنە دینارەکە لێ قبول بکە وەێ ئەم یە ساڵە تا داگتە سۆ پێی چەندێک قەرزی کرە و چەندێ ڕووی زەرد بووەسۆ ئەوتە لێ ببوورێت. بۆ یەکانە لەم دەورە وەختێکانە کەسەکە تێت ئەکەوێتە پارادوکسێ ئەوە من تۆم بەخشی ئەوە تۆش بەخشین تۆی نەوعیەژم ئەوە کەسەکەم بەخشی کەسەکەش ئەوە بەڕاستی داوای لێبوردنی کرد چی ئەەکەی بەو هەم کە نازرە کە هیچ هەستێکیان بۆ هێمە نیە و ڕەنگە یەک بەشی شتەکەیان بینوێ تاوانەکەیان بینوێ داوای لێبوردنیان نبین لێبوردنیان بینیوێت باقەکەیان نەبینیوێت. بۆیە ئالێرانە کێشەیەک دروستەوێژین لە بەشی کەسایەتیان ڕەنگە بەخشین دروست بێ وەلە لە بەشی کۆمەڵایەتی ئیتر بەخشین ناقسە و هەتاز بە نەقسەمێنێت و خراوێکی چەسە نەقسەکە لەسەر تاوان لێکراوەکە ئەوێتە ماڵ ینی تۆمەتێ لە من دراوە تۆ ئەو کەسە تۆمەتەکەی داواتە پاشگەز بۆ سۆ داوای لێبوردنی کرا منیش لێم قبول کرە و گردنی مازاکرەوتمە بڕۆ تۆمەتەکە لێ ئەقلی خەڵکاماوە تیۆ منم پیاوە داوایان پیس نەکچم شووی بۆ وێ نە مناڵم دوکانی پێدرێت نەکەسابەت مەچواتە جێ خۆی لە هەر میێوانیەکە ئاواکەمە پێ بکەنمێکێت تێژە تۆ یارۆنی هەدە من ڕاست ئیتر بەخشینەکە هەر تەواو ناوێت چوون ڕێی نییە فرامۆش بکرێت لەم جیهانە کە داتا هەتاس نامری. بۆیە ئالەرا کێشێک دروستە بێت ڕاستان گەرەکە حەلم بۆی نییە تەنیا یەژم توخوا لەمە دوامەیکەن منیش لەو ساکەەوە بیر لەواکەمەوە پێ و بڵێم پرسیارێ بکەم بڵێم چارەسەر هەیە بەڵام خۆم ئەزانم بۆیە خۆتەزانی دوێنێ شەوت و بابەتێکی تازە بۆ مە هەڵبژێرە کورت بکە ساحبمبی خی شەکەم هەر چێفکرم کرەوتم چی بێژم بۆ چارەسەر بزانێ چارەسەری نییە چارەسەر نەکردنە چارەسەری ئەم بابەتە ئەوەیە نەکەویتە ناویوە و ئەگەر کەوتە ناوی چیوە تۆ چاکەی چیواتی ئامە هاتە لای تۆ ڕایگرە ڕاست وێنەیە لە من تێت ئەچواتە لای مامۆساجاسم ڕیشێری نەکە ڕایگرێت دلیتی کات بیسڕێتەوە با نەچوات لاقل ئەم وایرۆسە لەویانەها با واکسینە کرابێت نەچوات بۆ ئەم بابەتە من حەلی تەواوم پێ نییە ئەلبەتە قسە زۆرە بیکەم با دۆستانیش قسە بکەن وەلێکانە بۆ بەشی تاوانەکە یێژم توخوام ڕەمەزانە دەمتان گرتۆ لە ئاو خواردن لە نان خواردن لە حەڵاڵەکان توخوا دەم بگرنەوە لە برینێکە دیار نییە و قوڵترین برینە چون برینەکان یا خوێنیان لێتیاشی ئەیبینی ئەم برینە برینێکە بە دیجیتالەکرێت تۆ نایبینی ئەدا ڕێک لە ناوەڕۆکی ڕۆح و کەسایەتی کەسەکە و دەستیی پێ ناگێت ساڕێژی کەی پاکیکەی تۆ باشترین کارەوەسە تۆ نەکەویتە ناوێن برینە ئەگەر تووڕێیەک عاجزیە کەس لە کەسێک تۆزێ سەبر لەسەر خۆی بوورە بەدەم پێی بێژە بە سوۆسیال میدیا پێی مێژە تەلەفۆنێکی بۆ تەلەفۆنێکی بۆ بکە بەرادەرێکی دووز لەشی لێ بە بەرادەرێکی خۆشەویست بێژە بڕوا قسەی تەکا بکات و بۆ ئەو ئازیزانەیش کە هێمە بووینەسە تماشاچی پاڵەوان بازیەکە کەڵەشێر شەڕ کرد کەڵەشێر شەڕەکە بە بۆنەی تماشاچی و تماشاچی قڕیان کرێ بەسەری عالەمە ئێمەش ئەم تاوانە تێتە ناوی لە ئسکرۆڵی مۆبایلەکەمانە ڕایگرین نێڵی جوانە مامۆساپەلەیەکم لێمەکە ئەمێ لەسەر حلەکە قسە بکەین هەڵبەتە چارەسەری نییە چارەسەری نییە بەڵام من ئەڵێم لەو شوێنە دین ئەڵێ چی یعنی ستر یەکێکە لە با بڵین پێوەرە جوانەکانی مسلمان یعنی شتێک داپۆشێ شتێک ئایبێک داپۆشێ ئێخۆ مسلمانە کە کاتێک شتێجێتە بەردەمی بەبێ بەڵگە ئەوی شێریەکە ئەویش گوێ لێگرێت دقەی چێکە پەیجێک کە ئەزانی شتێکی ناشرینی دکتۆرخانی بڵاو کردوێتەوە کە ئەو شتە ناشرینە نەسوودی هەیە بۆ تۆ نەقازانجی هەیە بۆ تۆ پەیجەکە بلۆکە گەلێک سپاس سێکە دەروون هەمان وەک
سرها رياكك محي الدين بمشن او بشتيجو خلكي يك داويه او روجن قو درا بردودنا جار هيا مقصين جوان قرنا جار هيا قصين ندرست كرنا اجر تشتن هبن مباش كربي او افضلي خوايا واجر كي ماسيك جي هبي ولا او حظوظ نفسي ميا وشيطانه خوي تعالى مع عفو بك يجي ان شاء الله وهي في دار نقو دوستو هافالاجي قردني مع ازاد بكن بابتا قو نبحث دكن من جاهلم ايش كربو وبيجم من نظانم او موضوع عددا من جاهلم او بابتا دش برقو بابتكي تازه بابتكي نوع بيويستا يعني زانياريكي باش بيكرن مع مستين عيني لقل درون ناسا لقل جواك ناسا رونن قاربن هن تشتاب هذا جريدن حتى شارع سريع كتشيبكن بيجو من شارع سريع جو دكتور خاني قوت محمود بيجن مكة أو راسته يعني اللي بطبيعته خوك بشر أم قابلي خطأ أم قابلي بكفنا كماسيدة أم قابلي بكفنا شاشيدة أو طبيعته جبرويكي مكة أو هري راسته لأجرهاتو كر جارة سريتشيا أو جارة سرية حتى استا من وك يعني من دين تشتكي نابينم شماز نابينم جبرقو دين بنجه أساسينا جبو خاطري جو توان بنجهات داخل عرضي واقع وتطبيقي بكي محتاج فقهاء آية أظن دكم بده برنامج أو نقطة مقوتية فقهاء ما خزمتك قالك مظنكرن برسفك قالك تشتاجدان حتى دمك دفقه مي إسلامي ده هي أمجر بجن الفقه الافتراضي تشتكي نبوة دبي أجر وابو برسف وايا أجر وابو برسف ويرنجيبي اللي بداخوا نجشنا أو دماغ وبيجن ولا انترنت وي بيدبي فيسبوك وتيك توك وي بيدبي او تحديثاتي هانا وي بيدبن برسفكي بيدبكن جبروي كي راستي بابتكي قالكي تازيا كان اشكاليات بيدبن موضوعي توبه وجوابي بيويستا انسانكي جو خطا كربي قالك توبه بكي باش آية وقتي جو كي ماسيكي كوملجه مي قديم ده بري دمي سوشيال ميديا ده موضوع توبة قال هناك حديث بيغمبر عليه الصلاة والسلام قال هن نريني فقهاء وعلماء ما توبة برنجة كده هاتا الناس كرن آية موضوع ستار ويتشاوا برساتش بوردبو موضوع ستار ويتشاوا ناس كرن حديثك بيغمبر عليه الصلاة والسلام هيا بيجي أو كسي قمروفك مؤمن ستار بك روجا قيامتي خدي تعالى ويستار دكي طيب آية جو كاتو شاش نكر هاتو سر سوشيال ميديا أو شاشي أو غلطي كر ستارا بيشتي ستارا موضوعي علنيات زي بيجم هرا جارة كدي مثلا أظن دكم بابتك صالي رابردودة ما بحسي دي سر قردن آزادي كرما جو جرك أجر أو قردن آزادي قال ناف جماعتك بي جرك وري ناف وي جماعتي دا خوازي ليبورين بكي آية سر سوشيال ميديا جماعتك يزور جورة هيا وجماعتك يزور غريبي هيا آية قس هنا جهدار بكن كاتي من مورن بيجم زانورنا دارون ولا سر سوشيال ميديا سر توك توكي تشاوا تقصبوا من قد استوى اعتذاري بك تمام كاتي جو قسكر بينجه كسي لي جهدار كر استوى تازه بكي احتمال هزار كس لي جهدار بكي دورده يك نقطة كدي كشيء من درس دبي بيخبر عليه الصلاة والسلام بيجي هر كسي جو جنها كي بكي قابلة جو عفو ببي إلا أو كسي جو هشكرة دكن آية أف موضوع وري جارة كدي بيني اعتذاري بكي دكذا موضوعي هشكر بون ديانا يعني أوك جالك نقاط جرينج هنا برسيفي ويناد السوشيال ميديا ده حتى استهدف منين جبر وياك يا راستي دي وقتی گو دی کوملگاه می نورمال ده بی سوشیال میدیا کاتی گو انسان شاشیک دیگر مد گو باشیک یجی بکه إن الحسنات يذهبن السيئات آية وكاتي قو تكومنتا كسر من درس ذكر يانجي مقالة كي درس كر فيديو كي درس كر باشي وري فيديو كي عكسي وينا تماما درس بكي بدي ديار كرن كاكا وشاش بو آية أو بو نشر فضيحة برقو آياتك قرآن بيروزجي هيا إن الذين يحبون أن تشيع الفاحشة في الذين آمنوا يعني قالك خالن جرينج هنا جري دايرة موضوع جردن آزادية ده دويكو ملا مدى بري عصر السوشيال ميديا ده برقو كوملجه
گرێدایی بوو محدود بوو داتا ونداد بوو گوندێکی دەشاشیەک چێت بوو غەڵەتیک چێت بوو هەر دمر یعنی پشتی 1 سعات 2 سعات لێبۆرین دخواستن تەواو خەمە ژێرگڵەوە تاو ئێستا ئەو داتا حتا دمێنێ پشتی مرنێتە و ڕۆژ حتا بەرکە حتا ڕۆژە قیامەتی ئەو داتا دمێنێ دێمە گەلک نقطە هەنا پێویستە ژ بەروەیەکی ئاخفتنا من تەنێ من هاو بکرە برەنگێکی بدمە دیارکردن چێ کرزگرێک هەنا ژ بەروەیەکی قسەدانە منینە پێویستە مامۆستەین ئانی فوقەها ئێمە لەگەڵ دەروون ناسا لەگەڵ جوواک ناسا دانیشن هەورە فکر بکەن هێزر بکەن بابەتێکی تازە هاتیە چلو ئەو مەوزوعە پێشکەش بکەن ملەترە پشتی پێشکەشکردنێ وێناژی پێویستە مەسەیدای جاسم هەیە بە مرشد هەیە لەسەر منبەر جامیدا لەگەڵ دەرونیدا ئەم ئەو بابەتە بکنەر ئاساس بۆ خاطر ناف خەڵکێدا بەلا بێ ژبەر گۆمە کۆمەلگەهێکی موسڵمانن کاتێک گۆمە دەبێژین ئەوا عورفە ئەوا کولتورە دەبێت ژبیر نەکێ ئەو عورف و ئەو کولتور ئیستمدادی قەوەتە خودەکێ ژ ئارائی فوقەهاء گەلک مەشاکلی مەهەنە عورفی جار هەیە جیاوازە جارە عورفی هەیە غەڵەتە ئەو نەرینە فەقیهەکیە دیسەژی ژبەر گۆ ئیسلام کاتێک گۆمە دەبێژن ئیسلام ساڵحەژ هەر زەمان و مەکانەکیرە صلاحیەتە ئیسلامژ هەر زەمان و مەکانەکیرە دریان وا عاقلمەندا دەیە دریا فوقەها و دەرووناس و جواکناس و سیاسەتمەدارە دەیە ئەو کەسێک و کاربن مواکەبێ بکن بێیگۆ بینگەهێ ئیسلامی وندا بکن یعنی سەروان بینگەها تشتێکی ئاوا بکن دەست خۆش دەست خۆش وەڵا تۆزێک ڕەشبینانەیە مژارەکە زۆر گرنگە بەڵام تۆزێک ڕەشبینانەیە دکتۆر دەیبیوەرە لای پیاوە گەشتبینەکە من بریش بۆ ویستم ئەوە بڵێم بڵێ ئەگەر لای تۆش ڕەشبینی هەبێت یعنی تەواو کۆتایی دێ قوربان بەسەر حەلمان بۆیە بڕێ وردە حەلمانە ئەگەر ڕەشبین بێژی ینی ئەگەر سەیداژی وەکەمە بێژێ بەردیسە نەبێ ڕەشبین بەرە بێ هەوار بەرە بێ قیری مامۆستەیەنمە زانەیەنمە بەرە سەروێ بابەتی ئیش بکن دیسە نەڕەشبینە یاسا یاسا دیسە ناوێ نەڕەشبینیکە ئەگەر لەم ماوەی 3 ساڵا بە هەڕما هیچی پیشان نەداوێ کەسێک سەری ئەمەڵقاکە ئازانێت کە ئێمە لەسەر منبەر ناتوانین ناو نیشانێک هەڵبژێرن و ڕایش بە پیاوێکی وەک دکتۆر و وەک دکتۆر بکەین و کۆمەڵی قسەی جیاوازی لەسەر بکرێ ئەمە دەرگا واڵاکە لەسەر کەسانی پسپۆر بەحسی لەسەر تەقدیم بکەن ئیشی لەسەر کەم بزانە چۆن فتوایتیا بدریان بابەتانە و خەڵک چۆن تۆ بێتیا بکە بەڕاستی بابەتێکی گرنگە بەنسبەت گەشتبینیەکەی منەوە حەزەکەم ئەمشەو سڕێکتان وەکەشف بکە یا الله ساڵی 99 شعرێکم نووسیوە تەمەنم 21 ساڵ بووە تا بزانن شۆڕژگەر بوومە پێشە ئەوش نەرمونیان نەبووم ئەوەی تر بۆتان دەرەکەوێت کە چەند ماندوو بووم لەگەڵەوەی خۆم بتوانم خۆم شعرێکم لەسەر ئەم مەوزوعە نووسیوە بزەبت بەڵام ها شەڕوانانە عەسکەری طبعا بۆ کەسێکە دیارە داوای لێبوردنی لە شتێکا کردووە شتەکە زۆر قورس بووە لام شعرەکەم نووسیوە نووسیمە قەت پەشیمانی وەکو بێزەن بوو تاوانی نییە پارچە پینەت کرد بەهای تازە و جوانی نییە سەد هەڵەشکا ئادەمی قەی ناکە ڕۆڵەی ئادەمە بەس گوناهی وا هەیە هیچ جۆرە پێوانی نییە ڕۆژی دوایی تەلەکن من بەس پەشیمانی بکە ڕۆژی دوایی ڕۆژی هەڵهات هیچ پەشیمانی نییە کافری مطلق لە ڕۆژی ئاخرەت هەرچی بڵێ وەرنەگیراوە شکایەی چونکە ئیمانی نییە من کە پێڵاوم کڵاوی قەیسەر و کیسرایە قەت احتیاجی بەردەری فەخفور و خاقانی نییە گەر تەنەززولکە ئەمێستا بۆ سەری تۆ لاجەرم وەک سرت پێم سوو کە لای من ئەو دەمامانی نییە فەخرەکە قەیسەر کە پێڵاوی کەلاری کردە سەر چون دەزانێت تاجەکەی هەر تاجە نوقسانی نییە ئەمە سەلامە طبعا بافزانە چەند تووڕەم کەلاریشی لە زۆربەی شعرەکانە تێ کردووە ئیشارەتەکە گۆ قەدیم بەسەیدا ئەو ناسنامەیە هێڵە لە 21 ساڵیەوە دایناوە دەمێکە هەمە بەڵێ کەلارێکە لە زووە پێم وێ بەڵێ من ێژمەوە شێرەکەی کەلارە ها بزانە طبعاەوەی سەردەمی گەنجی و ئاوا چۆن بێژی ئەو لێبوردەیە نەبووە پێشتر کە ئیسە ماشەڵاوی کە هەیە الحەمدولله فراوانتر سەیری بابەتەکانەکەین بەڵام ئەوە تا پێوەمان دوو بووین لە ڕاستیە وەکو لێرە نووسیومە بەس گوناهی وا هەیە ینی هیچ جۆرە پێوانی نییە
پارچەیەکیش پینەت کرد وەکو نیێت کە تازە بێ ڕاستە من لێتە بورم بەڵام دڵمت شکانووە ئێمە یەکێک لە بەرنامە ڕابردوەکان باسی دڵشکاندنمان کرد خۆتان بینیتان کە چۆن و چەند ناڕەحەتە بەڕاستی هەرچۆنێ بێت ئێمە لە مەوزوعی شکاندنی تیرۆرکردنی شخصیەتی ئینسانە کەسایەتی ئینسانە کە تیرۆرکردنەوەتانێ من تێم تۆ کوژم و تاو کۆتایی بە کەسایەتی ببوونت تێرم بەڵام جاری وایە ماوی لە ناو کۆمەلگا کەسانێک دێن ئیشی تیرۆرکردنی کەسایەتی دەکەن هەر کوشتنە فەرق ناکە وەکە ئەنەما قەتەلە الناس جەمیعان ئەیگرێتەوە تۆ دەی کەسایەتیەک ها لە پلەی باڵا کەسێک کەس نازانێت کێیە پەیجێکی سێبەر یا کەسێکی نەناسرا و دێت ئیش لەسەر شکاندنی کەسایەتەکەی ئەکات بۆی لە ناو کۆمەلگا پەیامەکەی نەگا بۆی داوەکەی نەگا مەلای مزگەوتە ئیتر خەڵک گوێ لێ ناگرێ سیاسی ئیتر خەڵک دەنگی ناداتێ ئیتر ناتوانێت ئیشەکانی بگێتە ئەنجام ئیتر ناتوانێت ئەوە زۆر شتی تر کاتێ تۆ ئەم کاراکەی بەڕاستی تۆ دەرگایەکی زۆر زۆر خراپ ئەکەیتەوە بەرامبەر کەسێک کە داخستنەکەی قورسە لەبەرەوەکو دکتۆر ئاماژەی پێدا بەڕاستی بابەتی ئەوەی لەم ڕۆژەیە عیلاجی یەکەم گرنگترینەوەتانێک کە مرۆڤ زۆر زۆر بەوریایی سەیران بابەتە بکە ئەم بابەتە حقوقی خەڵکە مافی خەڵکە دوایی پەشیمان بوونەوە و داوای لێبوردنکردن وە کۆتانی لە قیامەتە داوای لێبوردن بکەیت چکە کۆتایی بە مۆزوعەکە هاتووە تۆ یەک جار کە سوکایەتیت بەمن کرد کە زووتریش ئەگەیە طبعا ناو کۆمەلگایەکە ئەگەر خوا نەخواست خراپی زاڵ بوو بێ بەسەریا خراپە زۆر زۆر خێرا تەشە ناکەن ناو خەڵکە بەڵام دوایی چاکەکە بڵاوکەوەی کێ بێت بڵێ کاکە گیان فلان کەس ئاوای ئەسڵەن باش شتێکی سەرەکە هەر ئۆتۆماتیکی کەمترەگە ئەسڵەن لە سەردەمی کۆنا داوای لێبوردن پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوای لەسەر بێ باسی عەفو لێبوردنەکە ئینسان داوای لێبوردنی کرد لە کۆمەلگای ئێمە ئیستا نەریتێ پیا بۆ داوای لێبوردن تاوانی دووهەمە داوای لێبوردن نێژن ها ڕادیۆیەکی فلان کەس ئەم جارە گاڵتەت پێەکەن جارێکی تر ئەڵەن ها وای زانێ ڕادیۆیە جارێکی تر سوکایەتی بە لێبوردنەکە دەکەن بەهەرحاڵ داوای لێبوردنەکە احتیمالە تۆ 10,000 لە بەرچاوی 10,000 کەس منت ناشرین کردبێ دوای ئەوە ڕوونی کەیتەوە کە هەڵەت کردووە 3,000 کەس پێی بگە یان 10,000 تر کە 7,000 لەو 10,000 نەبێ ئەو 7,000 لە مێشکیا ما بێتەوە بەو شێوازە نە لەناو ئەو 7,000 200 نەفەری مردووە لە بەهۆی ئەو قسانەی تۆوە غەیبەتێکی زۆری منی کردوە قسەیەکی زۆر زۆر چوەتە ناو هەک بە ئەعمال و کردەوەکانی چوزانم کۆمنتگەلێکی زۆر زۆری کردووە تازە ناگەێت ژاهرەت چۆنە ڕێک ڤایرۆسە چۆن ئەڕوات یعنی ئومێ دەکەم ئینشەڵا بەرنامە دەستان خۆش بێم ئەو دەست ماچەکەم من بچووکی تۆ بۆ ئەم هەڵبژاردننی ئەم ناو نیشانە جوانە ئەم ناو نیشانە ئەگەر نەبێتە دڵڕاچەک والله لە ناخمەوە ترس والله زۆر قورسە زۆر زەحمەتە یعنی بێت لە دڵی خۆتە بیر بکەرەوە تۆ جاری وایە بەرامبەر کەسێکە هەڵە لە شتەکەی تێگەیشت نا هەر ئەسڵەن جاری وایە هیچ لە مۆزوعەکە نازانی دکتۆرخانی لە بابەتێکە 1000 کتێبی خوێندوێتەوە من یەک کتێب لە ژیانمان مطالعە شتێکم تیانە خوێندێتەوە هیچ ئاگام لێ نییە دێم تیرۆری کەسایەتیەکەم لە ناو کۆمەلگا قسەی پێیەکەم و ئەم دوای ئەوە دوای 10 ساڵی تر بۆم دەرەکەوێت کە دکتۆر یعنی من سەدان مۆزوعەیە جاری وا بۆ لە دەرسی فەقەیەتیە دەرسم خوێندووە لە خزمەتی مامۆسایەکە دانیشتوم علمێکی پێم وتووە لە عەقڵی خۆم و لە تێگەیشتنی خۆم وام زانیوە مامۆساکەم غەڵەتە تێناگەین عیبیشمە تۆ بڵێم مامۆساوانیت دوای کە هاتووم وتم مامۆسا فڵان کەس وایوت خۆی ئەمە ڕاستەکەی ئاوە گەنج بووین بە عەقڵەتی گەنج دوای کە گەورە بووین تەمەنمان گەیشتە نزیکی تەمەنی مامۆسا والله جاری وا بۆ گریاوم وتمە خۆزگای سە مامۆساکەم زنە بێ بڕۆم بێژم ماوەزە گردنم هازاکە لە پشتە ملەوتم غەڵەتی والله من غەڵەت بووم والله هەرچی دەمارمە غەڵەت بووە بۆ ئەوەی سوکایەتیشم پێی نەکرد تیرۆری کەسایەتیشم نەکرد نەیشتوم لە ناو خەڵکا بڵاوی کەم و کە مامۆساکەم نەزانم تازە کات نەما بەڵام ئیسە نازانم بچمە بان قەورەکەیشی لەبان قەورەکەی بێژم مامۆسا گردنم ئازاکە بۆ مەزانی هەڵەی یان لە ناخمەوە بە چاوێکی سووک سەیری قسەکانت بکرد لە کاتێکا قسەکەی تۆ بە قەیەک شاخ گەورە بوو من سووک بووم نەمەزانی من نەزان بووم لەبەرەوە جاری وایە تۆ لە مەوزوعێکا قسەکەی هایتە تەمەنێکە تەجربەت نییە لە مەوزوعێکە لە کتێبێک نازانی لە علمێک نازانی کەسێک باڵاتر لە تۆ سێرەکە ئەو تەجربانی تۆی تێپەڕانەوە تێی هێرشەکەیتە سەری لە بەرامبەر ئەوەیە دوایش چۆن عیلاجیەکەی چۆن دڵت ڕناچەڵێکی ئەگەر ئەم بەرنامەی کەوا جەنابی دکتۆر ئەم پێشنیاری بۆمان کردووە نەبێتە دڵڕاچەڵەکێنەر
بۆ گوێگران و بۆ بینەرانی ئێمە باوەڕ ناکەم ئیتر هیچ قسەیەک من گەشتبینیەکەم لەبەرەوە ڕۆی گەشتبینیتان جزاك کرد الله خير بارك كاش الله هەر ئەمە کە ڕێگە بورێت لەوەی کە دواتر ئەم تاوانە نەکرێ خۆی گەشتبینیە ئەمە گەشتبینیەکەی منە وەنیە بەس گەشتبینیەکەم ئەمەتانێ بینەرانی خۆشەویست ئەزیزان ئسلوبی کۆتای بەرنامەمانە ئاوا قساکەین ئەگینایمە وەکو هاوڕێ لێرە قساکەن و ئێمە بینن بەڵام ئەم جارە لەگەڵ خۆتان قساکەم یەک تۆ سەیری دڵت کە یەک تۆس پێداچوونەوەی دڵت کە بڵێ بۆ واکەی تا بۆ کارێکەکەی دوای لێبوردنی نەوێ دوای مەجای عیلاجی نەوێ نەوەڵانیەتی من هیوادارم ومێدم هەیە گەشت بینم ئەم قسانە تۆزێت دڵە خەوتوەکان دڵە نەخۆشەکان زیندوو بکاتەوە ڤایرۆسا بڵاو بووەکان بە ناخ و لەشمانە عیلاج بکە بەشکم ئینشاءالله خی گەورە ینی ئەو دقەی هەر پشتگیری بۆ قسەکانی دکتۆر با وێنەکە بێنینا ئەو دقەی کە مامۆسا قسەیەکی کردووە سەیری ینی لەحزەکانی خۆتکە ڕسمەکەی هێنی بەرنمەیەکی مۆنتاجە هەیە لەسەری خەتێکی سوور ئەینوسی مەلەفێکی نازانم چی فڵان وای کرد مامۆسا وا بزانە هیچ کام لەو شتانە بەڵگەیەکە هەیە بووی گریمان بەڵگەشە هەبوو بووی بۆ ناتوێت بە تایبەت لەگەڵ یاد چاکەی ئەو کاتێک کە پۆستێ کرد ئەوە تا دکتۆرێک گەڵێت نازانم چارەسەر چییە دکتۆر خەزنەوی ئەڵێ نازانم لە ڕووی دینەوە چی بڵێم مامۆسا بەو هەموو گەشتبینەی خۆیەوە نازانێت چی بڵێ تاکەشت کە پێمان نەکرێوەیە مەیکە یعنی ئەمە پێیەکی لە بوختانی شایە دکتۆر ینی کاتێک تۆ سەیریکە ینی ئێستا ئەو کەسانی کە خەریکی ئەم ئیشەن کە بەشێکی زۆری کۆمەڵگەی کردووە بە بەرپرسی سیاسیە بە مامۆسای ئاینیە بە مامۆسای زانکۆیە بە پزیشکە بە میدیا بە هەموو جونگەکانەوە یەن چیرۆکە بۆ دروست دەکەن یعنی ئێستا من برادێکمانە بوو لە سلکێکی ئەمنیا بوو حەزەکەم ئەمە بۆ بینەران ئەوە بێت من هەر لە خۆمە مامۆسا سەیری تۆ کە مەڵێم ئەو فاتمەخان چۆنە تو نەتۆزانی فاتمە چێە من نەزانم ڕاز ناکەم بەس تۆش بەڕاستی زانی نازانی چییە بەڵام وێنەیەک مێسا لای ئێوە دروست کرد فاتمە ناوێک هەیە خانی و خەزنەوی دانیشتون یەکەم جار زۆر بەلایەنەوە مویم نییە بەیانی لە کاتی نانخواردناڵێم ئەو فاتمەخان چۆن بوو ئەوە گەیانێ بۆ کەلا ئەوەی فاتمە بووە ئەوەی فاتمە بۆمە وێنە دروستە فاتمە شتێکی هەیە ئەگەر وە جۆرەش نیە هەر ئەسڵێکی هەیە وەنیە وێنەیە دروستەکەن ئێستا بابەتەکە لە جنێو هاتوۆتە دەرەوە دکتۆر خۆتە زانی چیرۆکە بۆ دروستەکەن ئەمە ئیسرائیل لە پشتێتی ئەمە نازانم هەر ئەینەن ئەو کللتوری کە 100 ساڵ پێش ئێستا بۆ پیاوە گەورەکانی ئەم وڵاتە دروستەکرا بە مەحوی وترا فڵان و بەنالی و ترافی سار و بە موتراجاشی ئێستا چیرۆکەکان گەورەتر بوون بۆ چیرۆکی ئەخلاقی و کۆمەڵایەتیش بەری گۆ دکتۆر محیدین یەک قسە بکەم جان ئەو تشتێک گۆ تێکردن دە حاڵەتی خۆ هەنا من بێژم من و دەڕون باش دەڕون یان وێ ببینێ من کارێکی نەباش کریە وێ هەرێ بنیفسێنێ سەر تیکتۆک ئەنتەرنێت کابێ کودێ یانژی نییە گۆهدار کریە وای دکتۆر محیدینی بۆی گوتیە وای ئەگەر تە نەدیتیە دکتۆر محیدینی گوتیە لە گۆری ئاینی ئیسلام تو گونەهکارێکی مەزنی ji ber gotina xwedanî belgeyî جوانە قصور عفوکە برای گەورەی بەس ناوێ تەژی صیفەتی تەژی گۆری ئیسلام فاسقە یا ئەیوهە الذینە ئامنوا ئەمە لە حاڵەتێکا بیستومە دەبیستیە دکتۆر محیدین بۆتە گوت ڕاستە نازانم و بەڵگەم نییە دکتۆر محیدین بۆتە گوت گۆ تادیت مرشد واکر تەژی هات بالا کرد صفەتی تە ناوی تە گۆری شریعەتی ئیسلام دوورشتە فاسق جبر قو آيات القرآن بيروز نافي فاسق لك يا أيها الذين آمنوا قالي كسم بهورمن إن جاءكم فاسق عفوا إشارة من يعني يعني فنافي فاسق لك حديثي بيخنبر جيد بيجي بئس مطية الرجل زعموا بيسترين إثبات دليل بيا وكيرا قو بيجي واد بيجن أف حالتا قو تنبيستيا حالتي دوام گریمان ڕاستە تديتيه بجعفة مرشد كتيه خطأ ده آية مرشد كتا خطأ ده وري أو خطأ بلا بكي باشا بيخنبر عليه الصلاة والسلام رش صحابي رج هذيلي أسلمي إيجوج معز دحف دا وري اعترافي زنا بكي قل بردل قل تنبو هلا سترته بثوبك تنتواني بو عباي خوش خوك القل أو ستار بكي كلام كده خوازا لي بقول أما لهردو درجاكا لهردو درجاكا أجر تو بيستوتو
پۆستیەکەی چاوی فاسەکەی بینیوێتی بە چاوی ئەڵێ بۆچی ئەمە حاڵەتی یەکەم بەجلەکەت نەکرد حاڵەتی دووەم گریمان بە چاوی خۆ بینی و تامە بۆ داو نەپۆشی ئەو قسەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕێک قسەکەی ئەو قسە دامناوە بیکەم ئەوان فەرمویان ێژن گیرەم قسەکە ڕاست بێت پەندی پێشینانی فارسی ێژێت جۆز ڕاست نەباید گفت هەر ڕاست نەشایەت گفت ێژێ غەیری ڕاست قسە نەکەی با بیزانی هەر ڕاستێکیش نابێ بیکەی ڕاست ئەبێت تەندروست بێت ڕاست ئەبێ بۆ سوڵح بێت ڕاست ئەبێ بۆ ئاشتی بێت ڕاست بۆ چاککردنەوە بێت چاکسازی بێت خێرخوازی بێت ئەگەر نە هزار ڕاستەس بیکە پیاوە کوژرێت هزار ڕاستەس بیگەێنەوەکۆیە سیخێ کەڵبری بیکوتی کاورا جنێوێکی دا بە تۆ من بیستومە و ڕاستی چەکەم تێرمی ئەدەمێ جنێوەکەی نەگەیشتۆ منم هاوردمەی چقێنمە دڵی تۆ ئەی سۆسیال میدیام کارە ناکە من کاوران بەخشیگە ئەویش وەڕاستی داوای بەخشینی کرێت دڵمان ساف بۆ یەکترمان ماشکە و چینۆزە بۆ ماڵ پۆسەکە دووبارە تێتە دووبارە داگرسیم من ئەیچی وەخشم ناوەخشتێ نازام شەیتان ئیشی نەما دانیشتە و دایسێ دەستیان بە ئەمە بەرچاو بکەین کە ئەمانە ئەم کارە ئەەکەن بڕێکات کەسی نەخوێنەوار نین ئەی ئافری هەنە ئەو پەڕی خوێندنە کەسی بەڕاستی من داوای لێبوردنەکەم لە کەسانێکە ناویان نەکەوێتە نایەن بازنەوە دوورن لێەوە بڕێکات کەسانێکن حکم واوە دەستیانەوە فتوا ئەدەن قەزاوەتەکەن ئەمر ئەەکەن کە نیوی بابەتێکە ئەم پەڕە و پەڕەکەی بڕیاگەیەتە بەردەستیان ئازا گورچ هەڵوێستەرن و ئەیچینێرن هەر من بۆ خۆم لە ساڵی ڕابردووە زیاتر لە 200 نەفەر تایسا داوای لێبوردنیان لێکردم قەینابا بێژمی من میوانم لە زانکۆی ئەمریکی بە دوو بانگ هێشت جەنابی کاک دکتۆر هەواڵ و جەنابی کاک دکتۆر بیلال داوەتی منیان کرد بوو بۆ شناسی نەتەوەی کورد 3 ڕۆژ بوو ڕۆژێ نێزیکی 7 ساعات بوو 21 ساعات بوو منیش مەجالم نەوە هەر 21 ساعتەکە لێوم لە دەستپێکی کردنەوەکەوا چووم وتم عیبە دوو بانگ هێشتی فەرمی و بێ لە سەرۆکی زانکۆکە و لە پارێزگای وڵاتەکە با بچم بۆ خواحافیسی قەرێ بڕگەی هوەری پێشکەش کرا ئیتە کۆتایی ێژن باچتی خۆش پێ ئایسا لە بیسەر و بینەر ئەپرسم ئەزان وشەی دواتری من چییە؟ تۆ ئەزانی پێشکەشکاری من چۆن بزانم ئیساتە گروپێکی هوەری تێ چی پێشکەشەکە گروپەکەیش نەقسەکان نە هیچیە پانتۆمیمە لە ناوی 10-12 بڕگەی هوەریە 3 دەقەس لە 21 ساعت کابرا عالمە فتوا ئەدات ناوی نا ڕێو ڕسمی حجاب خانی چووە لەوێ دانیشتە شادی کردێ ڕسمیشانەگرێ من ڕسمم گرتووە ڕسمی ئەوێنە آخر تۆ وەختی بڕگەیەکی هوەریە بینی بڕگەی هوەری تعبیری وا لە لای شخصەکە من کچێکی کوردی باڵا پۆشە بینم براوە بە هەر شێوەیەک لە نەتەوەکەی سنریاوە هاتێس و ختماشاکەم شانۆیەکە من ئەوە وێنە نەگرتەوە لێ وێنە مەگرت وێنەی چتی ترم گرتیا تماشاکەم ئەم کچە هاتێسە و لە شانۆکە و یەک جارە کچەکە کاوە ئەباکەیا فڕێداوە باڵا پۆشەکەی فڕێدا وەختێکوێتە دەر من کفری ژێخەتێکی چۆخۆڕانەکی تەنیا پەلکەکەی واوە دەرەوە هیچ گوڵێکی تر لە لاشەی نییەوە دەرەوە تێتە دەر و پەیامەکە لای من ئەوەیە ئەمە زەوت کراوە براوە بفرۆشتێت هاتەسەوە بۆ لای خێزانەکەی تۆ دوو لە ئەو کچانە دوو لەو کچی کۆیلایەتی داکەن نەکجلی مسلمانێت ئەو وەختە لەوێ ئەگەر بە من ئەگەر وابێ ێژم ئەو کەسە ئەم جلەی کردەسە بەری ئەم بێ باوەڕە ئەگەر بێ باوەڕە ئەیوا ئەی فرۆشێت ئەوە بێ باوەڕێکە خاتە ناوی جلێکۆ کە ئینسانی بێ باوەڕ ڕێزی جلەکە ناگرێ ئەوی چە تاوانبارە بۆ یەک جار بیرتان لەو تاوانباری چە نەکڕاست دەی من بە ملیێنان بێ باوکو دایک ملحید کافر زەندیق ئیتر نازانم جنێوی ئەخلاقی چی نەما لە پیاوی عاقڵ و مێزەرە و ڕیش نەدرێ بە من 11 کەسیش زیرەکم بان کردوتم من وەڵام بدەمۆیانە چون زۆریان و بۆ وەڵام نادەیتەوە وتم ئەم جنێوانە وەڵامیان بدەیتۆ
ئایا قەناعەتەکەن یا ئەگەڕێن بە دوای شتێکی تری چاکە خەبەر لێ نییە و کەسەکان وا تۆیان خۆشەوێت جنێوی ئەوکانشتنەوە تەکی فەلسەفەی بوونی منە لەسەر ئەم کورسیە کە گەرەکمە تەبایی و ئاشتی و تێگەیشتن دروستکەم وەڵامدانەوە یەکەگرێتەوە یا من شەڕە جنێوێک دروستەکەم ئەوەی بە 10 ساڵ هەمووی مامۆستایان لەسەر پەروەردە و ئەخلاق ڕێسایانە لەوێ هەمووی ئەکرێتەوە بەخوری وتم من ئەوە هەر ئیسای چێژم ئەوانەیان وا پاشگەز بوو نەسۆ گردنیان ئازایە ئەوانیان وا پاشگەز نەونەسۆ ڕۆژێک حەسابدا ئەندێ یا ئازادیانەکەم یان نایکەم دڵم وا پێوە ئازادیان کەم بە شەرتێک ئەوانیش گشتیان ئازاد دەکەم بزانن ئەوە ڕێوڕەسمی فڕەداینی باڵاپۆش بوو یا شناسی کورد بوو شناسی کورد زەندیقی واتیە فاسدی واتیە مسلمانی واتیە موحدی واتیە سۆفی واتیە ئەگەر شناسی کوردێ بوونی هەمووی ئەوانە لەویانەوە ئاساییە بەڵام ئەگەر ڕێوڕەسمی فڕەداینی حجابێ بوونی من لەویان هابێ ئەخلاقیە چون نەبووە حجاب بۆ فڕەداینی جل و عەلەم و پێڵاوی هیچ نەتەوەیەک من حازر نابم نە هەر حجاب چون شناسی نەتەوەکانی تر چۆن بێڕێزی پێکەم خوا ئەم تەفاوتیە بۆ دانا یەکتر بناسین من بۆ بێڕێزی تماشای بکەم بۆیە ئەمە نمونەیەک و لەوانەوەیەژمی تۆ ئەیکەیتە تۆهمەت ئفتراوتتە بە من کافر مسلمانێکی پڕ هەست و ئیخلاس ڕۆژێ بێسێتەوە بۆ من لێمدا بمکوژێ ئەوە من هەریسا بەو کەسێژم ئەشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمدا رسول الله ئادەی ئیسا بێژە من کافرم یانی تۆ حکمی منو دا ئادەی بزانم چۆن نەتوانی حکومەکە کۆکەیتەوە تکاتان لێکەم ئازیزانی من خوێنەوارەکان کەسەکان تەواوی هەوڵی ئەمە بوو تێبگەین دڵ فراوان بین من هەر بە زمانی دینی ئەگەر ئیجازەم دەن مامۆسا ئەگەر منتان بە مناڵێکی کورد کە ئومیدتان هەست بە کافری نەمرم بە مسلمانی بمرم بە زمانی مەولانایەژمی دەر هیچ کافری بخاری منگەریت کە بە مسلمان مردنش باشە دومید هیچ کافرێک سوک و بێقاویلەت تماشا مەکەن شاید بە زمانی تۆ مسلمان بوو بە مسلمانی مرد مەگەر ئیمامەکانمان مەگەر خەلیفەکانمان مسلمان بوون بەر لەوەی بگەنە خزمەتی پێغەمبەر ئەی ئەگەر بەر لەوە بگەیانمان کوشتیانەوە نەچی دەی بێڵن مەجای من بدەن تا خۆم بمرم خوا حەسێبی ڕێکوپێکی دانا و دۆزەق و باشی داناوە تۆ بۆ حەسێبی منە سووتێنی هەر لەرانە ئەوە من خۆمم ڕاست کردو و حکومەکەی تۆ ڕاست نابێتەوە ئیتر ها بۆ یەکانە من تکایان لێکەمە و ئازیزانە ئەو خۆشەویستانە ڕێگە بدەن بە خۆشتان و بە کەسی بەرانبەریش با کەسی بەرانبەر نێتە گفتوگویەکە ئەوەی تۆ چاکە کردێ من خراپی بکەم بۆیە من ئەگەر قسەکانم ئیسا زیادە ڕێوی تێ و بۆ کەسانەوە ئەو هێرشیان کردە سەری نە من خۆیان هێرش کریا سریان سەدان کەس خۆیانیش دەیان برینیەوە و جۆرەیان وا پێوە ئەزانن شتەکە بێ ئەخلاقیە ئەوانیان وا هێرشیان کردووە و من ئەوە قەی ناکە گشتیان گردن نازاکەم ئەوە بە شایەتی گشتان هەر هەمویان گردنیان ئەو تۆزەشیتیان نایچی خەمە قەیامەت وەلێ ئەوان ئەگەر دووبارە من برینەکەم تازە بووە ئەتوان بڕیار بدەن دوای تازە بوونەوەی برینەکەیش هەمتر ئازایەنەکەم ئەتوان بڕیار بدەن ئەگەر یەکێک منی لە ناو برد مناڵەکانم بێ کەس کەوتن بێ باوک بێ باوکی بووە بەعسیەوە دەستیان لار بێتەوە بێ ئەدەب و بێ ئەخلاق بوون لەسەر ئەوان نانووسێ لەسەر منە نووسێ ئەتوانن کاتێک ئەمەی تۆ نەگەیشتە و شوێنە بەڵام بۆ هەزاران پیایی وەکو جەنابە گەیشتۆتە ئەو شوێنەی کاتێک کوڕێکەوێ کچەکە بخوازێ کچەکەی جەنابتە ئەوە بکات ئەمە بێ بەعیبێکی کۆمەڵایەتی بوو لەکوێ داوای لێبوردن نەکرێت لەکوێ ئەم شتە پاگەکرێتەوە ئەوە بێژم پێیان بێژم ئەگەر تۆ ناتوانانی داوای لێبوردن من ئێژم نێزیک بە 300 کەس تایسا لەو لاتیە گەیشتووە نامەی ناردۆسۆ داوای لێبوردنی لە من کرا هەر کشتیانم وتم ئەوە بە ئەوەکانی جوان نیان ناردۆ کشتیانم بەخشی بەڵام ئەگەر ناتوانانی داوای لێبوردن کەی بابزانی نەخۆشینێکی چواتە غەیری ئەوە تۆهمەت و ئفترا کردێ نەخۆشینی نەرگسی بوون و نارسیسمی چواتە بچۆ چارەسەری خۆ بکە چون ئەگەر تۆ داعیت قازیت مامۆستای پیاوێکی تێگەیشتویت چۆن ئەزانی خەتا کردو و حازر نییە بێ حەق بپەزێری حازری خەتاکەی خۆی هەر بە حەق باس بکەیت و پشتگیری بکەیت ئەی تەواضع هینیکێ ئەحسانینیکێ من ئەماکەمە کۆتای قسەم ئەگەر کات نەماوێتەوە ئوستاد مەلیکیان ێژە تەواضع ینی وەختێک دەستکەوتێکی گەورە ئەکەوێتە دەستی تۆ خەڵاتێک سەربەرزیەک لێهاتوویەک ئەوەندە خۆشی بکەیت و هەڵقنی کە کەوتێتە دەستی دراوسێک ینی زیادە هەڵمەقنە نەکو دڵی بریندارکەی حتا لە خۆشیەکانیشتا لە ئەحسانە ێژێ چی ێژێ ئەوەندە
دەراوسەکە و مناڵەکەی بکەوێتە هەڵەکاتی مردن و ئابڕوو چوون ئەگەر ئەوەندەیش بۆ مناڵەکەی خۆی هەوڵودا ئەمە ئەحسانە یا بە پێچەوانە ئەوەندە بۆ ئابڕوو و چاکردنەوەی زندگی مناڵەکەی خۆڵەدەی بۆ مناڵی دراوسەکەی چ هەوڵودا ئەحسانە بۆیە زمانە دینیەکە ێژمەوە ئێمە نییە نێژین ئەر برایەکی دینی خەتای کرد دوایدا پۆشان هەفتا پاساوێکی بۆ بکە بەشکەم بتانی بەخوا منەوە هەفتا پاساو مەکرە بۆ یەکشتیانە بەخشم ێژم با دیارێ منیش دیندارم بۆ بچمە شەڕ و منافسە هەفتا پاساوی بۆ کەمەی وەخشم هەتاوانش لە سۆسیال میدیا شتباکەن هەفتا پاساویش بۆوە نەکەم باوەڕنەمای وەرزی سێمیش کۆتایی هات زۆر دڵخۆش بووم بەوەی کە هەستم کرد شتێکمان کرد وەکو جەنابەوتە لە کۆتا بەرنامەشا ساڵ بە ساڵ بابەتی داوای لێبوردن و گردن ئازایی و ئەو شانەی کە بێ ئەرزشمان کردووە خەریکە قیمەتیینێ خەریکە ترسێک دروستەکەین بۆی کە وەڵی ترس بەم بەرنمەیە دروست نەبێ تۆ خۆت لەناو بەرنمەکە هەستم پێکردی لەناو بەرنمەکە هەستێ بە ترسەکە کرد بەخوا دڵم کوڵیا وەنیە شەڵا ئومێ دەکەم پشتیوان بەخوا ڕۆژێ بێت بە چای خۆم ببینن ئەم ملەتە کەسانێک کەواوەکو زبڵ و خاشاک لەناو سۆشیال میدیا و جوودیانەیە هەر کەسێک گەیشتە کۆمنتیان گەیشتە پۆستیان لوتیان بگرن ڕەحمەتێ لێبێ هیوادارم شتێکمان کرد بێ و یەک تەوقەی گەرم و گوڕیش با بکەین دکتۆر گیان توێش گردنمان نازاگە قوربانی بەڵام ئێمە هەمیشە تەوقەمان کردووە ڕاحەت يلا سپاس